ئێمە وەکو فیدراسیۆنی شاخەوانی کوردستان هەروەها وەکو بەرپرسی ناوەندی هەولێری فیدراسیۆنی شاخەوانی کوردستان ئێمە بەردەوام خولمان کردێتەوە بۆ ئارەزومەندانی وەشەکانی شاخ ئەوەی باسی دەکەن شێوازی کەرەستەکان و تاکە کەسی و گروپی و تەکنیکی و هەندێک بابەتی تەکنیکی و چۆن چی بخۆن خواردنەکان چییە چۆنها هێز و توانای خۆیان زیاد بکەن یعنی تا شەش کافیە چۆن نامانەوێت بارز زۆر قورس ئێمە چەند نەفەری بین ئەوەندە تاکە کەسیمان پێ بێت ئەوەندە دەمەتریە من لە کوردستان بینیم هەموو حتا گرتنی کوڕەنگێتە ناوخانە فیدراسیۆنی شاخەوانی کوردستان لە هەولێر خولێکی شاخەوانی بۆ سەڵاتەکانی شاخەوانی بۆ هەندێک لە گروپەکانی هەولێر و دەوروبەری کردیتەوە 3 ڕۆژ بەردەوام بی ڕۆژی چوارەم لە شاخ دەبی بە شێوەیەکی عەمەلی ئێستا ئەمەوێ دەرگاکە کەنەوە یەکێکە چێتە لای جانتاکە هەم کۆمەڵەش لێرە بچێت ئەلێرە ئیشیمە سۆبە چاکردنەوەی جستانان بە تایبەتی سۆبەیە و تەباقی مەرانە تەباقی برن پێنجاوە ئەوانەی گەورە سۆبەکانیش تەمان پەرزەکان خەرا دەبێت لە بەرچی نەوتەکەی چەورەیە یان بە ئاوە نوێی زیاتری ئاوە هەر کاتی پەلیتە ئاوی گەیشتێ هێ نابیتن هەڵچێش و داچێشی دروست نابیتن یعنی هەڵچێش و داچێشەکەی تێکەدا جاران ساڵی 1000 پەلیتەن ئەگۆڕی ئێستا کەسی وا هەیە 3000 4000 سەردانن ئەکاتەنها لەبەر ئەوەی نەفتەکەی چەورە یان بە ئاوە. نجي هنا ناكل أكل يعني موصل أكلة قديمة رخيصة طيبة السمك عندنا بأنواعه رخيص سمك مال موصل ويجينا مال بغداد ويجينا من الدقوق همينا مال كركوك فاللي يجينا من دقوق ومن كركوك يجينا مال سمتي وما سمتي نوعية سمتي يعني وقسم منه يجينا برعان ما كل نوعية واحدة يعني ويجينا من الموصل السمتي والقطان والجري مال الموصل همينا موجود عندنا حاليا كافير شنو صلحوا كذي قال لهم